دایک و باوکان بە شێوەیەکی جددی و بە شێوەیەکی مهمی دەست پێ بکەن لە پەروەردەکردنی منداڵەکانیان و لە کاتی چوونە دەریان و لەو شوێنەی کە بۆی دەچن. مامۆستایانی ئاینیش پێویستە ئەوانیش لە کاتی مێژەکانی هەنیدا چوە بە شێوەیەکی زۆر منداڵ دەچن بۆ مزگەوتەکان و گوێ لە مامۆستایەکان ڕادەگرن و کەناڵەکان بە تایبەتی کەناڵە تیڤیەکان بە دوای دراماکان نەکەون ئیتر بە وا بکەن منداڵەکان نەسعاتکەن، گەنجەکان نەسعاتکەن، ئەوانەی کە مەلە نازانن دەچن بۆ شوێنێک مەلەی تیاکەن دەخنچێن. بەڕاستی ئەمە شتێکی سەرەکی ژیانی مرۆڤە کە پێویستە وەکو مەلەکردنە شوفێری ئەو شتانەیە مەلەکردنیش یەکە لەو شتانە کە پێویستە هەر تاکێک ئەم شتە بزانێت. بۆیە مندا کارم لە دایکوەکان چیتر ڕێگر نەبن لە مناڵەکانیان و پاڵپشتیان بوون بۆ فێربوون لە مەلەکردن. ئەمڕۆ بە بۆنەی ئەو هەموو یاری و تەقلید و ئەو منداڵ ئاگای لە دایک و باو بنەماوە و دایک و باوش بە هەمان شێوە ئەوە نەمەجاریان نییە، هەر هەمویان مەشغوڵن بە کۆمەڵێ شتی ڕۆژانەوە، ناتوانێن وەکو خۆیان ڕۆڵی خۆیان بگێڕن لە ئامۆژگاری خوێندکارەکان، لە ئامۆژگاری مناڵەکانیان، لە ئامۆژگاری نەوەکانیان، هەتاکو بتوانن بیان پارێزن لە خنکان لە ڕووداوی هاتوچۆ. لە هەمان کاتە مامۆستاکان زۆر جار هەر پەلەن وانەکە بڵێنەوە و دەرچن یان ئیشێکی وا ناکەن، پێنج چرکەی سەرەتایی بکەن بە ئامۆژگاری بۆەوە مناڵەکان کە نزیکی ڕوودا و کەوتن و خنکان و ئەو شتانە ببن.